جهێژای سامان سیوەیلی پەیدارە وەزارەتە پەروەردەیە حکوومەتە هەرێما کوردستانی دەپرسم میێڤانێ مەیە کا بگشتی ئەف قوتابخانەیەن ئەڤروکە بەرێ بنیاتێوان دگەلوان بەخچێ ساڤایان لە سنوورێ قەزا خەبات هاتینەدانان دێ چ گرنگیە خۆ هەبیتن لەسەر پرۆسەیە پەروەردە و فێرکردنێ ji بەخچێ ساڤایان حتا قوتابخانەیان بێگشتی لە هەرێما کوردستانی بەتایبەتیان بێژین ئەوە ئەڤروکە هاتیەکردن لە سنوورێ پارێزگا هەولێرە هێژای سامان تو گەلک خێراتی کوردستان ئەوەی ئەو ڕووکە بەری بنیاتی پازدا باخچەی ساوان لەگەڵ قوتابخانەیان کە دانرا لە سنووری قەزای خەبات چ گرنگیەکی خۆی دەبێت بەتایبەت لە بوو قەزای خەبات و دەوروبەری بەڵێ سپاس بۆم دەرفەتە سەرەتا دەمەوێت بەڕاستی سپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار کاک مەسعود بارزانی بکەم بە ناوی وەزارەتی پەروەردە و بۆ گرنگیدان و پشتیوانیکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان هەروەکو جەنابی وەزیری پەروەردەش لە وتارەکەیدا ئاماژەی پێدا لەم کابینەیە تاکو ئێستا 152 قوتابخانە تەواو کراون و 42 قوتابخانەی تریش دەکەونە بواری خزمەت لە مانگی نۆ کۆتایی نۆ سەرەتای مانگی دەیە واتە بە کۆ تاکو ئێستا 194 باڵەخانەی قوتابخانە و باخچە دروست کراون و ئەمڕۆژ جەنابی سەرۆکی حکوومەت لەم دەست پێشخەری بەردی بناغی 15 قوتابخانەی دانا لە سنووری پارێزگای هەولێر بەڵام دیارە یەکەم قوتابخانە لە سنووری قەزای خەباتە بێگومان ئەمە گرنگی گەورەی هەیە لە کەمکردنەوەی لۆت لەسەر بینای قوتابخانەکانمان لە کەمکردنەوەی قەرەباڵغی پۆلەکان لە ئەو هەندێک ناوچەمان هەیە بەڕاستی ڕەنگە تا ئێستا وەک پێویست بینا و باڵەخانی بۆ دروست نەکرابێ بۆ هاتوچۆی قوتابیان جگەل لەوە کوالیتی خوێندن باشتر دەکات حتا بۆ مامۆسایانی شیانی لە شوێ قوتابخانە پۆلێک کە 6 قوتابی تێدا بێ پۆلێ 30 قوتابی تێدا بێ بۆ شێوازی وانەگوتنەوەی مامۆسایان گرنگی هەیە واتە بۆ گەیاندنی زانیاری بەگشتی ئەتوانین بڵین ژینگەی قوتابخانە باخچەی قوتابخانە ڕەگەزێکی هەرە گرنگی پرۆسەی پەروەردە و فێرکردنە بێگومان ئێمەش بەهۆی زۆری دانیشتوان هەرێمی کوردستان و بەهۆی هاتنی ڕێژەیەکی زۆر لە قوتابیانی ئاوارەی ناوخۆی عێراق لە شارەکانی ناوەڕاستی عێراق بە تایبەتی ئێستا حالیان 1950 قوتابی ئاوارە لە هەرێمی کوردستان دەخوێنن ئەمانە حکوومەتی عێراقی نەهاتوە باڵەخانەیان بە دروستکە هەموو لە باڵەخانەکانی قوتابیانی هەرێمی کوردستان لە قوتابیانی خانەخوێ سوودمەند بوون بۆیە ئەمە لۆدی خسوەتە سەر قوتابخانەکانمان ئێستا بەشێ لە قوتابخانەکانمان کە دوو دەوامە یاخود سێ دەوامە بەهۆی ئەوەیە کە 1970 6,000 قوتابیانی پەنابەری سووری و پەنابەرانی دەریشەوە تێکەڵ کراون بە قوتابیانی ئێمە واتە لۆدێکی زۆرمان لەسەر بووە بۆیە ئەم دروستکردنی باڵەخانەی نوێ هەرچەندێ بکرێ بێگومان کاریگەری زۆر پۆزتیف و ئەرێنیە بێت کاک سامان سەرۆک وەزیران لە وتارەکەی خۆیدا باسی لە ژێرخانەی پتە و بۆ کەرتی پەروەردەی کرد کە وتی تا ئێستا ئەم ژێرخانە پتەوە نەمان بووە لە کوردستان بوویە ئەمە کاریمەی بەردەوامە بۆ دروستکردنی ژێرخانێکی پتەوی کەرتی پەروەردە لە هەموو هەرێمی کوردستان چون ئەم کارە دەکرێت بێگومان بە پشتیوانی ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەت پشتیوانی کەسی یەکەمی حکوومەت لە هەموو دنیاە لە هەموو حکوومەتێکە لە هەموو کۆمەڵگەیەکە گرنگە واتە باوەڕی حکوومەت وایە بەوەی کە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێ ژێرخانێکی تۆکمەی هەبێ ئەمەش هەم بە دروستکردنی باڵەخانە هەم بە چاکسازی لە پرۆگرامەکانی خوێندن هەم لە بە دیجیتالکردنی خزمەتگوزاریە پەروەردەییەکان و زۆر هەنگاویتر بە استراتیجی ڕاهێنانی مامۆستایان واتە لەم لاوە ئێمە مامۆستانی خۆمان توانادارەکەین بۆ ئەوەی کە کەفاەتێکی باشتریان هەبێت لە پرۆسەی وانەوتنەوە ژینگەی قوتابخانەکان هەر بۆ زانیاری بەڕێستان پێشی کەمتر لە مانگێک ئێمە دیزایانی نەخشەی قوتابخانە و باڵەخانەی قوتابخانەکانیشمان ڕاگەیان لەمە پێش ینی ستانداردێکی ئێستا کە زۆر سەردەمیانەیە زۆر هاوچەرخە زۆر ڕەچاوی هەموو لایەنە دەرونی و پەروەردەی و فێرکردنەکانی بۆ قوتابیان کردووە بێگومان نەمە پێش تایبەتمەندیەکانی چین کە لەگەڵ قوتابخانەکانی پێشتر جیاوازە ڕاستیەکەی یەکەم پێشتر هەر پارێزگایە یا زۆر جار هەر بەڵێندەرە بە نوعێک دروستی دەکرد جاری وا هەبوو بەخشەرەکانیش کەسانی وەبەرهێن و بەخشەر ئەگەر خۆیان بینایان دروست کردایە خۆیان دیزاینەکەیان دادەنا ئەمە وای کردبوو کە دیزاینەکان هەمە جۆر بن جگەل لەوە هەندێک دیزاین هەیە بەڕاستی لە ڕابردووە کە کراوە مەرجی ڕەچاوکردنی لایەنی دەرونی و لایەنی فێرکردنی قوتابی تیانە بووە بۆ نمونە ڕێژەی سەوزایی کەم بووە کافتریای تێدا نەبووە ژوورەکانی بچووک بووە مەسەلەن شوێنی هەوا گۆڕچێ و ڕووناشی بۆ ناو قوتابخانە ئەمانی تێدا نەبووە ئێستا ئەم نەخشە نوێ ئەم دیزاینی نەخشەیە کە
بەم دوایی ڕاگەیەندا هەموو مەرجەکانی تێدایە واتە ستانداردە و لەلایەن کۆمپانیای زۆر بەناوبانگ پێ ئەو مەرجانە کەی جێبەجێ دەکرێن ئێستا حالیان ئەو پرۆژەی ئەمڕۆ جەناوی سەرۆکی حکوومەت بەردی بناغەکەی دانا بەو دیزاینە نوێدادەن ئێستا ئەو ١94 قوتابخانەی نوێ تاکوتایی ساڵ ینی قوتابیان دەتوانن دەرسی تێدا بخوێنن ئەوانە کو دروست کراون ئەوانە شەرمووی نەخشەی ئەوانی لەم بەم دواییانە دروست کراون هەمووی دیزایانی ڕێکوپێکن دیزایانی سەردەمیانن جوانن بەڵام ستاندارد یعنی هەموو یەک ستاندارد نەبووە هەر یەکە بە جۆرێک بووە ئەوانش باشن ئەمانەی بەس ئێمە زیاتر قسەمان یاخود تێبینیمان لەسەر باڵەخانە کۆنەکان هەیە بەڕاستی باڵەخانەمان هەبووە ئەتوانین بڵێن گونجاو نەبوو بۆ قوتابخانە دیزایانی قوتابخانە دیزایانی نەخشەی قوتابخانەکان بە جۆرێک بووە کە قەبز بووە یاخود تاریک بووە پێڕێژەی ئەو قوتابیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئاوارە و پەنابەرەکان هەرێمی کوردستان پێویستی بە چەند قوتابخانە هەیە ڕاستیەکەی پێویستمان بە ژمارەیەکی زیاترە لە قوتابخانە لەبەرەوەی ئێستا ئێمە حالیان نزیک بە 1,800,000 قوتابیمان هەیە حالیان وەکو گوتم 40,000 قوتابی پەنابەر تێکەڵ کراون 192,500 قوتابخانەی ئاواری ناوخۆی عێراق لە هەرێمی کوردستان دەخوێنن و بەداخەوە ناوچەکەش ڕۆژ بە ڕۆژ لە نائارامی سیاسیدایە وڵاتانی دەوروبەرمان شەڕ هەیە لەم دەوروبەرانە ئەمە وا دەکات کە تۆ هەموو دقەیە بێ پێشببینی ئەو بکەی خەڵکێکی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکە ئەمە لەبەرەوەی ژمارەیەکتان لەبەردەستە کە پێویستیمان بە چەند قوتابخانە ڕاستیەکەی ڕەنگە ئەگەر بۆ ئەوی هەموو قوتابخانەکەمان ببن بە یەک دەوام قوتابخانی دوو داوامی نەمێنێ ڕەنگە سەر و 700 قوتابخانی دیکەمان پێویست پێ لە هەموو هەرێمی کوردستان ئەو جا هەموو قوتابخانەکانمان دەبنە یەک دەوامی لە هەموو هەرێمی کوردستان زیاتر لە چ ناوچەیەک پێویستیتانە ئێستا لەم ڕۆژانەیە ڕۆژی یەکشەمەواتە دوو ڕۆژ بەری دوو ڕۆژ لە ئیداری سەربەخۆی سۆران بەردی بناغی 28 قوتابخانەی سێپۆلی دانرا دیارە بۆ گوندەکان دانراوە لە بەروی گوندەکان ژماری قوتابیان کەمە تۆ پێویست بە باڵەخانی گەورە نییە لەوێ بە گوێرەی داواکاریەکان قوتابخانەی سێپۆلی بۆ سنوورە دروستکرا بە گوژمەی 2 ملیار و 10 میلیۆن دینار لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە ڕەزامەندی لەسەر خەرجکردنی ئەو گوژمە پارەیە درا دیارە هەندێک قەزا و ناحیە پێویستیان پێیەتی سنتەری شارەکانیش لە بەرەوەی ئێستا لۆدی زۆر لەسەر قەرباڵغی زۆر لەسەر واتە ئەتوانین بڵین بەگشتی بەشێکی زۆر لە ناوچەکانی ئەمە پێویستیان پیانە بەڵام ئێستا قەزا و ناحیەکان ئەم بۆ نمونە ئەم 15 قوتابخانەی ئەمڕۆ بەردی بناغی بۆ دانرا زیاتر دەوروبەر و ئەطرافی هەولێرە لە بەرەوەی هەندێک ناوچە هەیە لەوێ زیاتر پێویستیان چەند قوتابی دەتوانن لەم 15 باخچە ساو و قوتابخانەدا دەرس بخوێنن کەی تەواو دەبێت طبعا ئەمڕۆ کە بەردی بناغی دابنرێ عادەتەن کەمتر لە ساڵێک تاو دەواتە هەوڵ دەدرێت بۆ ساڵی داهاتووی خوێندن کەوێتە بواری خزمەتەوە ئەگەر هیچ ئاستەنجێک نێتە پێشەوە ئەمە یەک دوو عادەتەن تۆ ئەگەر بە ستاندارد هەر قوتابخانەی نزیک بە 500 قوتابیشی بۆ دابنەی و ئەگەر بکرێ بە دوو دەوام بۆ نمونە داوامی بنەڕەتی بێ داوامی ئامادەی بێ ئەوە ژمارەیەکی زیاتریش وەردەگرێ واتە ئەتوانین بڵێن ئەم 15 قوتابخانەی ئەمڕۆ ڕەنگە لە حدودی 15 بۆ 20,000 قوتابی و منداڵی باشتر سوودمەند هەماهەنگیتان چۆنە لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق لە بوو دروستکردنی قوتابخانە نوێیەکان بە تایبەتی ئەو گرێبەستەی بینی عێراق و چەند وڵاتێک لەوانە یابان کە هەبووە بزانم چین بەڵێ دیارە ڕێکەوتنامەیەک لە نێوان عێراق و وڵاتی چین هەیە لە سەردەمی سەرۆکوەزیرانی پێشوە عادل عەبدولمەهدی ئەو گرێبەستە کراوە ئەو ڕێکەوتنە کراوە لەو ڕێکەوتنەیە 1000 قوتابخانە بڕیار دراوە دروست کرێ بۆ عێراق دانەنراوە بۆ چه پارێزگایەک بەڵام کە دەڵێ عێراق ئێمەش بەپێی دەستور هەتا کۆمساتە وەختە هەرێمی کوردستان بەشێکی عێراق بۆ ئەم مەبەستە ساڵی پار 2023 شاندێک بە سەرۆکایەتی جەنابی وەزیری پەروەردە چوینە بەغدا بەندەش ئەندامێکی شاندەکە بووم لەوێ بەڕێزیان سەردانی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کرد و سەردانی وەزیری پەروەردەی عێراقی فیدرال دکتۆر ئیبراهیم نامسی کرد و داواکاری وەزارەتی پەروەردەی پێگەیاندن کە لەو 1000 قوتابخانەی دروست دەکرێت بەشی هەرێمی کوردستانیشی دابنێن دیار کراوە بەشەکە چەندە؟ بەڵێ ئێمە داوامان کرد بەپی بژۆری ڕێژی دانیشتوان 150 قوتابخانە بۆ هەرێمی کوردستان دابنێت لەو 1000 لەکوێ لە هەموو پارێزگاکانی خۆمان مەسە هەولێری تێدایە سلێمانی تێدایە گەرمیان زاخۆ هەڵەبجە سۆران جا تاویکەم لەبەرەوەی بەداخەوە ئەوان بەڵێنشیاندا ڕەزامەندی بدەن بەڵام کە هاتە سەر جێبەجێکردن پەشیمان بوونەوە لە بەڵێنەکەیان پاشگەز بوونەوە لەو یەک قوتابخانەشیان بۆ هەرێمی کوردستان دروست نەکرد
دیارە ئەوان هەروەکو ئەو سیاسەتی کە گرتویانەتە بەربڕاستی ئەوان پشتیوانی تەنانەت ڕۆڵەکانی خۆیان کە لە ڕۆڵەی ئێمەشن ئەو قوتابیانی لە ناوڕاستی عێراقەوە ڕویان هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوان قوتابخانە دروست ناکەن چ جای ئەوەی بۆ منداڵی خانەخوێی هەرێمی کوردستان حتا ئەو قوتابخانانەی کە ئەوان تێدان لۆدیان زۆر لەسرە بینایە سێلاکە بێ کەلوپە لە دەشکێ ئەوە ئێمە داوامان لێکردن کە بڕەپارێ تەرخانکەن بۆ نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانانە بەداخەوە ئەوەش ڕزامەندی نەدرا یعنی بەداخەوە بەشێکە لەو سیاسەتی کە بەرامبەر هەرێمی کوردستان لە ڕابردوو تاگیراوەتە بەر لە ئاڵۆقەی ئابووری لە سەردانان دواخستنی موچە ژیر و گرفت بۆ بجێ خەڵکی کوردستان ئەمەش بەشێکە لەو سیاسەتە بەڵام پەیمانیان داوە بۆ جاری دووهەم کە سەردانی بەغدامان کردەوە لە سەرەتای ئەم ساڵدا 2024 دیارە بۆ کارێکی تر بوو سەردان کرا بۆ کۆمەڵی ئەجەندای تر بوو لە زەمنا جەنابی وەزیری پەروەردە تەکیدی لەو خاڵە کردەوە بەڵێنیاندا لە ئایندایە گوایە ئەوە وەجبەی یەکەمە ئەو هەزار قوتابخانەی گوایە لە وەجبەکانی داهاتوو کە دروست دەکرێن بەشی هەرێمی کوردستانی لێدا بنین هیوادارین بەڵێنەکانیان ببەنە باشە کاک سامان مەسلەی بە گرێبەستکردنی مامۆستای وانە بێش پرۆسەکە بە چێ گەهیشت ئایا لە هیچ ناوچەیەکی کوردستان لە هیچ پارێزگای کێشەیەک هەیە لە پێش بە گرێبەستکردنی هەمیشەی ئەم مامۆستانە هەندێک لە ئەندەنگیان دەکردیان کێشەیان هەیە و معاملاتەکانیان تەواو نەبووە ئایا ئەمە ڕاستە هیچ کێشەیەک دروست بووە؟ نەخێر هیچ کێشەیەک دروست نەبووە ئێمە ئەوەش بەڕاستی شایانی سوپاسکردن کە جەنابی سەرۆکی حکوومەت بەناوی وەزارەتی پەروەردە جارێکتر سوپاسیەکەین بۆ ئەو پشتگیریە بەرداوامەی کە یەکێ لەوانە هەر لەم کابینەیەدا 5088 مامۆستای گرێبەستی کردە هەمیشەیی لە ساڵی 2020 و بەم دواییانەش جەنابیان بڕیاریاندا بە گرێبەستکردنی 38,000 مامۆستای وانە بێش ئەمە ڕاستیەکەی گۆڕانکارێکی زۆر باش بوو بەسەر پرۆسی پەروەردەیە هاتووە پشتگیریەکی زۆر باشیش بوو و دانی حەق بوو بە خاوەن حەقەکان کە وانە بێژ بوون لە بەرەوەی ئەوانە ئێمە دەزانین تای بوو 5 ساڵ وانە بێژ بوو 6 ساڵی تێدایە 10 ساڵی تێدایە بەڵام ئەو بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت تەبەن هەر بۆ زانیاری جەنابتان ئێمە لەو کۆبوونەوەی لەو سەردانی جەنابی وەزیر کە سەرەتای ئەم ساڵکردمان بۆ بەغدا یەکێ لە ئەجەندەی کارەکان مەسەلەی وانە بێژەکان بوو هەموو لیستی وانە بێژانی هەرێمی کوردستان بە سیدی بە وەرەقە بە کتابی ڕسمی تەسلیمی سەرۆک وەزیرانی عێراق و تەسلیمی وەزیری پەروەردەی عێراقی فیدرالیش کرا بەڵام بەداخەوە ئەوەشیان نەبردە سەرەوە بەڵێنە بۆیە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەمیشە خەمخۆری خۆی هاتە سەر خەت لەسەرەوە بابەتەوە ئەو بڕیارە گرنگەیدا پرۆسەکە تەواو بووە دوێنێ فەرمانیان بۆ دەرچووە و هەر وەکو دوێنێ لە ڕێی شاشەی جەنابیشتانەوە ڕاگەیەندا کە موچەی مانگی نوۆیان موچەی گرێبەست بوون وەردەگرن نەک پارەی شایستەی وانە بێشی بۆیە هیچ ڕێکارێک نەخێر هیچ کێشە و گرفت نەبووە لە هیچ پارێزگایەک بەڵام تەبعاً ئێمە چیمان کرد بۆ ئەوەی وردبینی و پێداچوونەوە و تەدقیقێکی زۆر ورد کرا بۆ ئەوەی حەقی کەس نەفەوتێ بۆ ئەوەی ناوەیەک بە هەڵە نەڕوا بۆی بڕوانامەیەک بە هەڵە داخڵ نەکرێ بۆیە لەسەر ئاستی هەموو پارێزگاکان دوو جار نردمانەوە بۆ پارێزگاکان بۆ تاوکردنی ڕێکارەکان هاتەوە لای خۆشمان جارێکتر دڵنیا بە نزیکەی بە هەفتەیەک بە شەو و ڕۆژ ستافی وەزارەتی پەروەردە لیژنەیش بۆ مەبەستە تا شەوان 12 شەویش دەمانەوە کاریان تێدا دەکرد هەتا هەموو شتەکان ڕادەسی وەزارەتی دارایی و سەرۆکایەتی دیوان کراوە ئەمانەکەی موچەکانیان وەردەگرن موچەی مانگینۆ کە سەرف دەکرێت ئەوانیش موچەی گرێبەستبوونی خۆیان وەردەگرن هێشتا موچەی مانگینۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هێشتا خرج نەکراوە لە بەخساوە ژای سامان سیوێلی پەیدارێ وەزارەتە پەروەردە حکوومەتە هەرێمی کوردستانی زۆر بەخێر بێت سپاس بۆ بەڕێستان زۆر